بڕات هەبێ لە ناو زیندانە یەک شتێ مرۆڤاتیم نەبینی باردۆخێکی هەرێ خراپ ئێ زیندانیان بەعام من ئاڵێم کە لە ناو زیندام هەموو جە بە منیان دەگوت بێریوان تخوا کە چوتە دەرەوە تو باسی باردۆخی زیندانە بکە ڕەنگە ئێمە ناتوانین دەنگی خۆمان هەڵبە بڵێن قسە بکەین بەڵام باردۆخێکی هەرێ خراپ هەر بەعام هەرسوکەوتێکی زۆر نەمرۆڤانە لەگەڵ زیندانیان دەکرا بگرا تێلەفۆن لەسەر قەپاتکردن ئیسکەنجەدان لەوە ئەگەر زیندانی ئافرەتان بڵین ئەبێ ئافرەت سەرپەرشتی ئەو زیندانە بکەن بەڵام بەداخەوە لەوێ پیا و سەرپەرشتی زیندانەکانیان دەکردی ئافرەتان مامەڵەکی هەرێ خراپ لەگەڵ زیندانیان دەکرا مافەکانیان پێشی دەکرا حەقیان مافیان هەموو شتێکیان دەخورا ئەو زیندانیەکان نان دەتوانی داوای مافی خۆشیان بکەین ینی ئەگەر شتێکیان بکرد بە یەکسەر جەزایان وەردەگرت مەسەلەن ئەگەر لە دادگاکە لە بچوانە دادگا ئازاد بانە چونکە هەمویان دەبێت شمولی ئیفراشارتی بکەن زیندانیەکانە ئەگەر هەر کەسێک مەسەلە لە زیندانیەکانە مدیری عامی زیندان لە هەڵسوکەوتی زیندانیەک ڕازی نەبێتن ئەو زیندانیە ئیفراشارتی شمولی ئەوە ناکات مەسەلە دەکرێتن زیندانیەک زۆر ینی خەدری لێکراوە زۆڵمی لێکراوە ئیسکەنجە دراوە لە ژووری تاکە کەسی کراوە تەلەفۆن لەسەر قەپاتگرا هەموو شتێک لە بەرامبەر کرا بەڵام ناتوانێت قسە بکە بۆچی لەوە دەترسێتن بەینی ئەگەر لە دادگا ئازاد بکرێتن ئەمانە مەرجی ئیفراجبوونی پێنەدەن من یەک لەوانە کە لە ناو زیندان بەداخەوە کە هیچ مرۆڤەتێکن لەگەڵ ئەوانە نەبینی بگرە لە ژووری تاکە کەسی بگرە ئیسکەنجەی دەرونی و جەستەی زۆر نهێڵانی من دادگاکە تاخیرکردن مەسەلەن نیان هەش من چاوم بە پارێزەرەکانم بکەوێت وەکو زیندانیەک ئەوە دەری دەخێتن کە ئەم دەسەڵاتێکی حتا لە ناو زیندانەکانە لە هەموو شوێنێکی پیا و سالاری لەوەیە مافێ ژن بەداخەوە کە پێ نادرێتن